خۆشهاتنەوە بۆ دیمانەیەکی تایبەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. نیگەرانیەکان ئێجگار زۆرن بەرامبەر بە ڕەوشی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها ئایندەی ئەم کۆمارە ئیسلامیە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە کۆبوونەوەی بەردەوام و وتوێژی بەردەوامیشدان. جا بۆ هەندێک زانیاری تایبەت لەسەر ئەو وتوێژانەوە لەسەر ئایندەی کۆماری ئیسلامی ئێران لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری خالید عەزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستانی ئێران دەکەین. کاک خالید، سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. بە دەست بەجێ بچمە یەکەم پرسیارم. وتوێژەکان ئێژگار زۆرن، کۆبوونەوەکان و پەیوەندیەکانیش چڕوپڕن. لەم ماوەی ڕابردوودا لە کەنەدا کۆمەڵە لایەنی ئۆپۆزیسیۆن پێگڕا کۆبوونەوە بۆ دانانی بەرنمەیەکە بۆ ئایندە، بۆ دروستکردنی هاوپەیمانێتیە بۆ هەرچیەک بێ. چ شتێکی نوێ ئەم کۆبوونەوەی کەنەدا لەوانەی پێشخۆی جیاکاتەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابشت کاکە بەڵێن. کۆبوونەوەی کانەدا ئەوەی کە من تێیدا بووم لەلایەن حزبی دموکراتەوە کۆبوونەوەیەک بوو، جەمعێک بوون. ئەو جەمعە باکراون واتە پێناسەی ئێتنیکی یا میلیان هەبوو بە کورد و ئازەری و بەلوچ و عەرەب واتە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدرال و جەمعێکی دیکە بوون کە ڕێخستنیان هەیە ئەوان باوەڕیان بە ڕێگا چارەی جمهوری خاهی هەیە بۆ داهاتووی ئێرانەوەی کە بە فارسی پێی دەکوتریا. ئەگە وایە هەم ڕێکخراوی ملی و نەتەوەیی بوو، هەم ڕێکخراوی سەرتاسەری ئێرانی بوو. لەوێدا باز لەسەر وەکرا کە زەرفێکی مناسب یا ڕێگا چارەیەکی مناسب کە ئێمە کاری بۆ بکەین بۆ ئالتەرناتیو چیە. من لەلایەن حزبی دموکراتەوە وتارەکەی خۆم پێشکێش کرد، ئاماژەم بە هێندێک خاڵی سەرەکی کرد کە ئەو خاڵە سەرەکیانە واتە بە قەولی فارسی ئەو شاخسانە دەتوانن سوورەتی مەسئلەکە دروست بکەن و دوایە شۆڕ بینەوە بۆ ڕێگا حەلەکان. چیە ڕێگە چارە؟ خاڵە سەرەکیەکان یەکەم ئەوە بوو دەبێ ئێران بە وڵاتێکی فرەنەتەوە بناسرێ، میلیەتی جۆراوجۆری تێدا هەیە. کاتی قسێ لە هۆویەتی میلی ئێران دەکرێت، ئێمە باوەڕمان بەوە هەیە بڵین خەڵکی ئێران ئەگە شۆڕ بینەوە بڵین میلیەتەکانی ئێران لە نێو کۆنسپتی میلیەتەکانی ئێران فارس و تورک و کورد و بەلوچ و عەرەب هەموو تێدا هەنا. ئەوە یەک. دوو، ئێمە باوەڕمان بەوەیە لەو پرۆسەیەدا بە تەوافق بچینە پێشیە، واتە هەموو شت بە دێمۆکراسی نەسپێرین بۆ دوایە لەسەر هێندێک ڕوکنەکان تەوافق بکەین. ڕوکنەکان چەند؟ یەکەم جیایی دەوڵەت لە دین، لەبەرەوەی کە ئێمە جمهوری ئیسلامی ئێرانمان بینیوە کە چی لە ئێران کردووە. دوو، هەم ئێمە باوەڕمان بە دوو سیستم نییە بۆ ئیدارەی داهاتووی، یەکێکیان سیستمی سەڵتەنەتی و پادشاهی، یەکێکیان سیستمی ئیسلامی یا ئیستبدادی دینی. سێهەم، ئیدارەی ئێران دەبێت ئیدارەیەکی متەمەرکز نەبێ. ئێمە تەجروبەی تەمەرکوزمان کردووە هەم لە حکوومەتی پەهلەویدا هەم لە حکوومەتی جمهوری ئیسلامیدا. تەمەرکوز یانی نادیدەگرتن لە بەرچاو نەگرتنی میلیەت‌های جۆراوجۆر لە ئێرانە. چوارم، باوەڕ بە دێموکراسی و ماف و ئەو ماف و دێموکراسی و شتانە هەموو پێویستی بەوە هەیە قسەی لەسەر بکرێ و شێ بکرێنەوە. و لەو پەیوەندێدا کوتمان ئێمە وەک حزبی دموکرات وەک خەڵکی کورد هەمیشە فرسەت بووینە بۆ داهاتووی ئێران، تەهدید نین و هیوادارین لایەنەکانی ئێرانی بەوە بگەن کە کوردستان لەو پرۆسەیەدا دەتوانێت دەورێکی زۆرتریشی هەبێ. دلیل بەر ئەوەیە ئەو جوڵانەوەی لە کوردستان دەستی پێکرد و ئێمەی کوردی زۆرتر هەزینەکەماندا لە هێرشکردن بۆ سەر خەڵک تا بگرە موشەکبارانی ڕێبەری حزبی دموکرات و لایەنەکانی دیکە. پێش ئەم کۆبوونەوەی کەنەداش هەندێک گرفتیە، هەندێک ئاڵۆزی دروست بوو لەسەر ئەوەی چەند نزیک بن لە سەڵتەنەت تەڵەبەکان، چەند دوور بن لە سەڵتەنەت تەڵەبەکان. ئێستا ژەرماوە. ئێمە بە سەراحەت منشوری جۆرجتاومان ڕەت کردەوە کە جەمعێک سێلەبرتی دروستیان کردبوو. پێمان وابوو ئەوە ڕێکارێک نیە، ئەو ڕێگا حەلێکی مناسب نییە. بەس لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەی جەنابەت ئەوەی سەڵتەنەت تەڵەبەکان بەشێک نین لە پرۆژەی ئێمە کتومانە ئەوەمان ڕەت کردوتەوە. نظامی سەڵتەنەتی و نظامی کۆماری ئیسلامی دەبێت لە بین بچێ. جاگەدینەوە سەردار و لەو چەند و چۆنی دروستکردنی ئالتەرناتیوێک کە ئەو دوانە ڕەت دەکاتەوە ئەوە بەحسێکە لەسەرمان کردو. بەڵام بۆ ئاگاداری جەنابەت وەڵا لە سۆشیال مێدیا و لەو شتانەی پەیوەندیان بە داهاتووی ئێران هەیە و ڕێگا حەلەکانی جۆراوجۆر بۆ ئەو مەسئلە کێشە و ناکۆچی و پێک هێرشکردنە سەر یەکتر هەیە
یعنی ئەو شتێکی تەبیعیە بۆ هەبێ کاک خالد لە کاتێکە ینی کورد بە ئەزمموی زۆر خراپە بە تایبەتی لەسەر ئەو جۆرە ناکۆچی و پەلامەردانانی یەکتر تێپەڕی ئەو کێشانەی کە هەیە زۆرتر ئەوەیە سەڵتەنە تەڵەبەکان هێرش دەکەنە سەر کوردەکان دەڵێن تەجزیە تەلەبن ڕەنگە لە نێو کوردی شوێندێک هێرش بکەنە سەر ئەویان شتیان پێ بڵێن ئێمە بۆ خۆمان موافقی ئەو شێوە بەحسەنین دنا ئەوەندەی پەیوەندی بە نێو ماڵی کوردی هەیە ئەگە جیاوازی بیرروەچوونیشمان هەیە هەردوو لای ئێمە واتە حزبی دموکرات و کۆمەڵە و لایەنەکانی دیکە وڵا دەبێ مدیریەتێک بکەین کە و پێک هەڵپڕژانە لە دنیای مەجازی و سوسیال مێدیا زۆر نەچێتە پێشێ و بە جۆرێک ئێمە بتوانین چارەسەری بۆ بینەوە. جناب داماژۆ بۆ کرد لە کۆبنەوەکەی کەنەدایە بە ناوی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە وتاری خۆتت پێشکەش کردووە ئەی وتاری ناوەندی هاوکاری کە لایەنە سیاسیەکانی کورد لە ڕۆژەڵات کۆکاتەوە ناوەندی هاوکاری عنوانێکە یا شۆنێکە ئێمە لەگەڵ یەکتر هاوکاری دەکەین ئێستا ئەو ناوەندە نەگەیشتۆتە ئەو مەرحەلە لەسەر شتە کەلانەکان و شتە گەورەکان کە فۆرمی بەرەیەکی هەبێ ئیجماعێکی زۆرتری تێدا هەبێ لەسەر تەعاملی هاوبەش چۆن لەگەڵ لایەنەکانی ئێرانی تەعامل دەکەین لەسەر نەخشەی سیاسی داهاتووی کوردستانی ئێران لە هەر حکوومەتێکدا چۆنی ئیدارە دەکەین لەسەر کۆمەڵێک شتی ئاوالە نا ئێمە لەسەر ئەو شتانە تا ئەو لەحزەش بە تەوافقی نەهایی نەگەشتوینە بەس ئەو ناوەندە هاوکاری یەکتر دەکەین لە هێندێک مناسبە لە هێندێک بواردا بۆ ئەوەی کە هیوادارم تەمرینێک بێ لە داهاتوو بۆ شتی گەورە چۆن دەتوانین بچینە پێشیە. هەروەکو جەنابەت ئاماژە و پێکرد گوتاری ئەوەی سەڵتەنەت تەڵەب دەسەڵاتێکی تری هەبێت لە دوای ئەم ڕژەمەی ئێستای کۆماری ئیسلامی ئێران ئەوە شتێکە ڕەت کراوەتەوە لە لای ئێوە هەر هیچ نەبێ با بڵێم حزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە ئەڵتەرناتیڤەکە بێژگە لەو گوتارە سیاسی کە هەیە چ لایەنێک دەتوانێت ئەمە بکە مجاهیدین نەتوانێت ئێمە مەحدودی ناکەینەوە مجاهیدین یا ئەم و ئەو وەک حزبی دموکرات چەند شت من ئاماژەم پێدا کەوتمەوە شاخسەکانە ئەوە کەلانەکانە بۆ چەند و چۆنی دروستکردنەوەی داهاتووی ئێران لەو پەیوەندێدا ئێمە لە ڕادەی ڕابەری حزبدا مەجموعەی خاڵمان دەستنیشان کردووە قسەمان لێ کردووە ئێران چۆن پێناسە دەکرێت و ئیدارەی ئێران دەبێت چۆن بێ میلیەتەکان دەبێت چۆن بن حەق و حقوقی کورد چۆن بێ دموکراسی دەبێت چۆن بێ بۆ ئەوانە بە دوای مخاتبدا دەگەڕین و من پێم وایە بەشێک لەو مخاتبانە لەو کۆبوونەوەی تۆرۆنتۆی کانەدا 4-5 ڕۆژ پێشێستا هەبوون واتە میلیەتەکانی جۆرا و جۆر جمهوری خاهان یا کۆماری خوازەکانی ئێران جا ئەڵتەرناتیوی ئێمە لە حاڵی حاضردا لە چوارچێوەی ئەوەدا دەبێت لە دژی نظامی سەڵتانەتی ئێمە باوەڕمان بە جمهوری هەیە جمهوری خوازی لە ئێراندا و دەمان هەوێت لە ڕاستیدا ئەوە بکەین بە مەبنایەک داهاتوو هەموو تێیدا خڕبینەوە و واریدی چەند و چۆنی تەنزیمە و نەخشە سیاسی بین لە نێوان ئەم ڕژێمەی ئێستای کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمی ئایندە ئەگەر ئەمە هەرتەنها گریمانەیەکە ئەگەر سەڵتەنەت تەڵەبەکان پێچیان بێنن کامیان بژاردەیەکی باشترە بۆ ئێوە مانەوەی ئەم ڕژێمەی ئێستا یا هاتنی ڕژێمێکی نوێکە ڕەواییەکی نێونەتەوەیی وەرەگرێ و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەم لە ناوخۆی وڵاتەکە و هەم لە دەرەوەش ئەو ڕەواییی جارانی نەماوە هەردوو گزینە خراپن هەم بژاردەی سەڵتەنەت و هەم بژاردەی کۆماری ئیسلامی و من بۆ خۆم لەو باوەڕەدانیم لە کۆمەلگای ئێراندا کۆمەڵانی خەڵک زۆربەی زۆری کۆمەڵانی خەڵک بە دوای ئەوەدا دەگەڕن کە سیستمێکی سەڵتەنەتی هەڵبژێرنەوە یادان هەیە نظامی کۆماری ئیسلامی بمێنێتەوە لە ئەگەری ڕووخانی ئەو نظامەدا زەمینەیەکی زۆر بۆ ئەوە نابینم لە ڕاستیدا بۆیە من پێم وایە خەڵکی ئێران دوو سیستمیان بە تاقی کردوێتەوە دوو سیستمیان بینیوە تەنیا ڕەهبەرێکی دەوێت ئەو ڕەهبەرە کە دەڵە ئەو دوو سیستمەنا سیستم و مۆدلی خۆی بێنێتە گۆڕێ بیدا بە خەڵکەکە لەوە بەباشی نەچوونەتە پێشێ ئۆپۆزیسیۆنی دەرەوە بەباشی نەچۆتە پێشێ ماوەی بڵم نزیک مانجێکە تاڕادەیەکی زۆر لە سوسیال مێدیا و ڕەسانەکان و هێندێک لە تەلەڤیزیۆنەکان سەرقاڵی ئەو منشورەی جۆرجتاونن کە زۆرتر لەوێدا سەلەبەرتیەکانی تێدا هەنا و ئێمەش کتومانە سەلەبەرتی حەقی تەبیی خۆیانە خەبات و تێکۆشانیان هەبێ هێندێک لەوانە زۆریش فعالن دژی نظامی جمهوری ئیسلامی بەڵام ئیدارەی داهاتووی ئێران و دروستکردنی ئالتەرناتیڤێک ئەوە کاری سەلەبەرتیەکان نییە ئەوە کاری ئەحزابی سیاسیە بەشێکی گرفتی
ئێمە لەوەدا بۆ و بەشێک لە پەیامی سەری حزبی دموکرات ئەوە بۆ بە تعبیریەوەی کە حزب لە ژیانی سیاسی کۆمەڵانی خەڵکدا دەتوانێت دەوری زۆری هەبیەوە تاکیدمان لەسەرەوە کردوێتەوە کەگە هەر ئیجماعی بێ لە داهاتوودا هەر ئەڵتەرناتیو سازی بێ لەسەر حزبەکان بێ حزبەکان ئەوە دروست بکەن جا بە کورد و غەیرە کوردەوە ئەم حزبانە چۆن نەتوانن ببنە خاوەنی بەرنمەیەکی هاوبەش چۆن نەتوانن ببنە خاوەنی کارنامەیەکی سەرتاسەری چۆن دەتوانن ببنە خاوەن ڕوانینێکی گشتگیر لە کاتێکا کۆمەڵێن ناکۆچی بەیەشیانەوە دەبەستێتەوە ئەوەی کە جێی پرسیارە لای من زۆرێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانی با بڵێم ئێرانی بەناوی هەموو گەلی ئێرانەوە قسە دەکەن لە کاتێکی شاکە بنکەیەکی جەماوەری ئەو تۆیان نییە مەبەستم لێرە لە حزبەکانی ڕۆژەڵات نییە چکە ئەوان هەمان دابەشبوون هەیە بەڵام بە شێوەیەکی کە و لە پارچەیەکی جوگرافی دیاریکراوی ناو ئێراندا چۆن ئەو کۆکردنەوەی دەکرێت کاک خالید ئەو پرسیارەی تۆ گرینگە من ئارەزوم دەکرد کە لە نێوخۆی وڵاتە و جوڵانەوەی لە دژی جمهوری ئیسلامی لە گۆڕێدا بوو هەموو لایەکی تێدا بوون لە شارەکان لەوێ لەسەر خەیابان لە شەقامی کوردی و غەیرە کوردی بە یەکەوە مەجالێک فرسەتێکە بە ئەو ئۆپۆزیسیۆنە دژی نظامی کۆماری ئیسلامی دروست بە ئارەزوم دەکرد وای لێبێ چون ئەوان لەگەڵ گیر و گرفتەکان هەن ڕەنگە لە زۆر بواردا نزیک لە حەلەکانیش بن وەچی بەشێک لە ئۆپۆزیسیۆن و کەسایەتەکانی دەرەوە بە دوای خەیاڵدا نەگەڕێن بەس ئێمە هیچ چارەیەکمان نییە هیچ چارەیەکمان نییە بە غەیریەوەی کە لێرە کاری بۆ بکەین من پێم وایە بە بەراوەڕ لەگەڵ دەورانی پێش ئەو شۆڕشەی ژینا لە ڕاستیدا ئێستا ئیستعداد و ئامادەجی لە نێو لایەنەکان زۆرترە بەشێک لەو لایەنانە ڕەنگە متەوەجەی هەڵە و ئیشکالاتی خۆیان بوو بن بەش ئەو شۆڕشە هێندێک شتی حەل کرد چۆن حەلی کرد یەکێک لەوانەی حەلی کرد ئەوە بوو لە نێوەخۆی ئێران و کوردستانی ئێران لە نێوان کوردەکان و لایەنەکانی دیکە قسە لە تەمامیەتە ئەرزی و تەجزیە تەڵەبی نەبوو مەشغوڵی هاوکاری و هەماهەنگی لەگەڵ یەکتر بوون بە یەکتریان هەڵدەکوت نەخش و جێگایان دەدا بە یەکتر لە دژی کۆماری ئیسلامی ئەو مەقولەی تەمامیەتی ئەرزی و تەجزیە تەڵەبی خوڵقاوی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵاتە و بە بەراوەر لەگەڵ ڕابردوو ئێستا ئیحساس دەکەم ئەوە لە نێو زۆربیاندا کەم بۆتەوە جاگەوای ئێمە دەبێت بەوانە بڵین لە نێوە خۆی وڵات ئەو جوڵانەوە پێی لەسەر عەرز بوو بەڵام لە دەرەوە پێی لە حەوایە پێی لە حەوایە بە دوای خەون و خیاڵدا دەگەڕێ ئێمە وەک حزبی دموکرات یا جوڵانەوەی کوردی بەڕاستی پێی لە حەوانە بوو پێی لەسەر عەرز بوو چونکە ئێمە مەیدانیان لێوێدا بوون ئێستا ئەو کۆبوونەوەی تۆرۆنتۆ یا کانەدا نیشانیدا کە جۆ بەوە زۆرتر دەدرێ و ئەو حەلەی ئێمە هێناومانە واتە ئەڵتەرناتیوێکی کۆماری خوازی دەتوانێت پەزیرشێکی نسبی هەبێ لە داهاتوودا کاکەڵی پێم دەڵێ هیچ چارەیەکتان لە بەردەمان نەبووە لەبەرەوە پێویستە لەگەڵ ئەو ئۆپۆزیسیۆنانەدا کۆبنەوە ئەمە بۆ تەواوی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەی هیچ چارەیەکتان لە بەردەمان نییە بۆ ئێوەی کورد خۆتان لە ڕۆژهەڵاتە کە بتوانن بە یەک گوتار بەشداری لەم هەموو کۆبوونەوە و کۆنفرانسانەدا بکەن حەق وایە ئەوە بە قووەتر بکرێ ئینتزارەکە زۆرترە داواکەش لەلایەن خەڵکەوە زۆرترە و خۆشت باش ئاگاداری گرفتێکی گەورەی کورد ئەو نەبوونی یەکریزی و لێکترازان و نەبوونی ڕوحیەی وحدەت و هەماهەنگیە ئێمە کوتم وەک هەنگاوی یەکەم ناوەندی هاوکاریمان دروست کردووە بەس ناوەندی هاوکاری ئەگەبی هەوێ کاری گەورەتر بکە دەبێت پەرە پدرێت دەبێت تعریف بکرێتەوە باس تعریف بکرێتەوە ئەگە بیکەین بە بەرەیەک ئەو بەرە تەنیا بینی دوو حزب نابێ دەبێت ئەحزابی دیکە وارد بکەین دەبێت دوای بینەوە نێو ئەوە ڕاستی حزبەکانی دیکە چێهانە چۆن دەتوانن وارد بن چێ ناتوانێ وارد بێت چێ دەتوانێت بێتە نێو ئەوە لەوێدا بێ مشکلە نین بەڵام مهم ئەوەیە ئیدەکە هەیە ئیرادەکە هەیە کە دەبێت گەورە بکرێتەوە و هیوادارم لەمەوە بەدووە زۆرتر کاری لەسەر بکەین گوڕێکی ترە دێتەوە بە شۆڕشی ژینە شۆڕشی ژینە بە احتیمالەن تووشی هەوراز و نشیو بێ لە حاڵی ئێستادا تا ڕادەیەکی زۆر نشستی کردووە بەس ناڕەزایەتی لە ئێران ئەوەندە زۆرە و ناموەفەقیەتی ئەو حکوومەتە لە ئیدارەی ئابووری بە تایبەت دەڵم ئابووری ئێراندا ئەوەندە زۆرە لە داهاتوودا من پێم وایە زەمینە بۆوانە دروست دەبێتەوە مەگەر ئەوەی کە کۆماری ئیسلامی کە ئێستا گەمەیەکی دەست پێ کردووە باسازێکی علااقاتی نێودەوڵەتی خۆی لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی ناوچەکەدا بکە بڕێک ئەوە لە فریای بێ لە فریای بێ مەشروعیەتێکی نێودەوڵەتی بۆ خۆی پەیدا بکاتەوە بەس کێشەکان لە نێوە خۆی وڵات
بەردەوام دەچێتە پێشێ و ئەگەر دەست پێ بکاتەوە هیوادارم هەموو لایەکمان تەجروبەی باشترمان هەبێ بۆ مدیریەتکردنی. بۆ بەڕێوەبردننی شۆڕشەیەکی ئاوەها ینی پێ وایە کارێکی ئەوەندە ئاسان بێ بە تایبەتی کاتێک کە سەر و سەودا لەگەڵ ڕژێمێکی وەکو ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا دەکەی پەرچەکردداری ئەو ڕژێمە لەوانەیە زۆر گەورەتر بێ و زۆر کارە سادبارتر بێ لەوەی کە شۆڕشێک هەوڵی بۆ ئەدایە ئەمانجی بووی هەیە. احتیممالی زۆرە حەدیەقل لە پەیوەندی لەگەڵ کووردە چون هەر لە جەرەیانی ئەو شۆڕشەدا لە تاران و شارە گەورەکان تەعاملی لەگەڵ خەڵک زۆرێک بوو لە کوردستان تونتر بوو. هەر لە ئیدامی ئەو تونند و تویژێدا ویستی لە سنوورەکانی کوردستان شەڕ و کێشە هەڵای سێنێ و تەنانەت ئێمە کێشەتە نێو شەڕێک لە دژی خۆیدا و هەر لە ئیدامی ئەودا ئێمەی موشک باران کرد. من پێشببینی ئەوە دەکەم دەرەجەی بەشداری کورد دەرەجەی نەخشی کورد لەو جوڵانەوەیدا ببێتە هۆی چەند و چۆنی کردارێکی تند و تیژ لەلایەن کۆماری ئیسلامی دەرهاق بە کوردستان. بەڵام بۆ ئەوەی کە ئێمە زۆر زەرەرمەند نەبین دەبێت تێبکۆشین ئەو جوڵانەوە بۆعدێکی ئێرانی زۆرتر بەخۆوە بگرێت تێبکۆشین ئەو جوڵانەوەی مەحدود بە کوردستانی ئێران نەبێ ئەو جوڵانەوەی پێویستە لە تاران بێ لە مەشهەد بێ لە شیراز بێ لە ئیسفەهان بێ لە تەورێز بێ لەو شارە گەورانە بێ. یعنی چۆن بۆی کە لەو شارە گەورانە بێ دەبێت چ بکەین بەشێک لە قسە و گفتمانی ئێمە لەگەڵ ئەو خەڵکەی کە غەیرە کوردن ئەوەیە لە کوردستان زۆر زوو ئێمە دەکرین بە هەدەف و تارانیش بە ئێمە ناڕوخێ دەیت چ بکەین گفتمانێک شێوە قسەیەک ببینینەوە کە خەڵکی غەیرە کورد زۆرتر بێتە نێوی زۆرتر خۆی تێدا ببینێتەوە تا بەو جۆرە شۆڕشەکە شۆڕش ڕنگ و ڕوخسارێکی هەمە چەشنەی ئیرانی بەخۆوە بگرێ نەک کۆماری ئیسلام و زوو مەحدودی بکاتەوە بە کوردستان و بە بەلوچستان و لێ بدات. بە پرسیارێکی یاری زۆر گرنگ کە پرسیاری ئەتوانم بڵم شەقامی ڕۆژهەڵاتە جەنابەت دەڵێی بە گفتوگۆیان لەگەڵدا بکرێ تا هەنگاوی یەکەم دووەم سێم و بەرنامەکە بڕوا بەڕێوە. من پرسیارەکەم لە جەنابەت لەوەدایە بۆ ئەبێ کورد بچێ بۆ ئەو گفتوگویانە بۆ ئەو لایەنانی تر نان بۆ ئەو گفتوگویانە لەگەڵ کووردە ئەوانیش دێن بۆ گفتوگۆ لەگەڵ ئێمە خۆیەکەی ئەوە ئینتزاریشان لە ئێمە زۆرترە هەر لەو دانیشتەی کانەدا زۆریان بە ڕاشکاوی ڕایانگەیان کە ئێمە ئینتزارمان لە حزبی دموکرات و کورد زۆرە دەورێکی فعالی هەبێ ئێمە لە ڕابردووشدا بێتەفاوت نەبووینە تەنانەت لە سەردەمی شۆڕای ملی مقاومەت کە و تەرحی پەسەندی خودمختاری لێکەوتەوە. هۆیەکەی ئەوەیە ئێمە سازمان یافتەترین ئێمە حزبمان هەیە ئێمە بەکراوندێکمان هەیە ئێمە تەجاروبێکی زۆرترمان هەیە هێندێک لەو لایەنانە ئەو تەجروبانیان نییە جاگەر ئێمە موفق بین تەجاروبی خۆمانیان بەرینە نێوێ پیان بڵین ئێران بە تاقولوقەکان بە منفەریدەکان نەدەگۆڕدرێ و نەسازمان دەدرێ و نە ئیدارە دەکرێت ئەی بەچی دەکرێت بە حیزبایەتی دەکرێت ئێمە تەجروبەی حیزبایەتیمان هەیە باوەرن لەگەڵێک باسی لێ بکەین چۆن ئێوەش بۆ خۆتان ڕێک بخەن مەسەن ئێمە دەڵێن ئێوە جەمعێکی زۆر خەڵکی پەراکەندە و منفەرید و سەلەبرتی هەن باوەڕتیان بە ڕێگا حەلی جمهوری خاهەیە دەی خڕ بنەوە لە دەوریە خڕ بنەوە بیکەم بە تەشەکولێک بە حیزبێک بە سازمانێک ئەو وەختە پارتنەرێکی باشیش دەبن بۆ ئێمە بۆیە ئێمە بەوەوە ماندوینە ئێمە ناتوانین تاقەکان هەزاران تاق بە نێوی سەلەبرتی بیانکەین بە پارتنەری خۆمان ئەوە کۆمەک بە بەربڵاوێکی زۆر دەکا دەناوی جەنابەت دەڵی ڕاستە ئێمە زۆرتر پێوە ماندوینە و ئەو ئینتزارش لە ئێمە هەیە و من هیوادارم ئەو ئینتزارە هەموو لایەکمان کاری پێ بکەین و بۆی کە کۆمەک بەو لێک حاڵی بوونە بکە. وەکو سەری کاتژمێرەکە دەکەم کات زۆر کەم ماوە بەڵام ئەمێ بەگشتی پێم بڵێ کاک خالد ئایندەی ئێران چۆن دەبینی مەوداکە دوورە یان نزیکە بۆ گۆڕانکاریە بنچینەیی کە خەڵک داوای دەکات کە شەقام لە پێناویدا هەستاوە کە بەرەنگاربوونەوەی ڕژێم هەیە ینی چەند گەشتبینی بەوەی لە ئایندەیەکی نزیکە ئەو گۆڕانکاری خەڵک دەوێت بێتە دی وەک سیاست مەداریا وەک حزبێکی سیاسی هەر دەبێت گەشتبین بین منیش گەشتبینم وەکو خۆت پێم بڵێ وەکو خالیدی عەزیز لەڕاستیدا وەکی خۆشم گەشتبینم بەڵام ڕێگایەکی دژوارە هەوراز و نشیوی زۆرە و یەکەشی ئەوەیە لەو شەڕە لەسەر ئێران و داهاتووی ئێراندا
کۆماری ئیسلامیش خەڵکی خۆی هەیە، ئیمکاناتی خۆی هەیە، توانایی خۆی هەیە، بازی خۆی دەکا، کارتی بازی جۆراوجۆری پێەیە، خەڵکیش بە شێوازی مختلف لێ ناڕازین و ناڕەحەتن و هەر بە ناڕازی و ناڕەحەت بوونیش ئەوە ناڕوخەیە دەبێت ڕەحبەریان هەبێ و ڕێگاکەی ئەوەیە ئۆپۆزیسیۆنەی یەک بگرێ کۆمەڵێک ئەو فاکتەرانە دەڵێن ئەوی شتی هەیە لە بەدەستی خۆیەوە کە ئیدامە بە ژیانی خۆی بدا و ئەمە شتێکی زۆرمان هەیە زۆر ئەگە تەجروبەی لێوەربگرین و خۆمان سازمان بدەین وەک ئێرانەکان هەموو لایەکمان بەیەکەوە وڵا دەتوانین دیسانەکانە کێشەی بۆ دروست بکەین و ئایندەیەکی گەشت ببینین بەڵام من لەوەدا دڵنیام تا ڕادەیەکی زۆر کۆماری ئیسلامی ناتوانێت هەر ئاوا بڕاتە پێشە. ئەوەی کە دەیکەن کاک خالید بە یارمەتی و کۆمەکی وڵاتانی ڕۆژاوا یاخود ڕاستە و خۆ گەلان و حزبەکانی ئێرانن کە ئەتوانن ئەو گۆڕانکاریە بێن نەدی کە بەڵێن ڕەوابەتی نێودەوڵەتی بۆ خۆت باش دەزانی لەسەر حفسی ئەمنیەتی کەلانی نێودەوڵەتی و بەرژەوەندی شکلی گرتووە ئەوان دەبێت بۆ خۆیان دەلیلیان هەبێ بێن پشتی ئۆپۆزیسیۆنێکی لایەنێک بگرن من پێم وایە تاو مەرحەلە ژەوان قەنەعاتیان بەوە نەهێناوە کە کۆماری ئیسلامی بڕوخێنن و بە احتیباری کار بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی بێن لەسەر کۆکردنەوە و خڕکردنەوەی ئۆپۆزیسیۆنێکی واحد دژی ئەو نیزامە کار بکەن و وردە بیناسیێن و بیکەم بە تەرەفی معاملەی خۆیان کۆمەلگای نێودەوڵەتی تاو لە حزەیش بەوە نەگەیشتووە. کاک خالید زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت سپاس و پێزانین بۆ ئامادەبوونیشت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا زۆر سپاس کاکە بەڵێ.